لەبەرەوەی لە وڵاتی ئێمە مامۆستا سیستەمی بانقی بە شێوازێکی گشتگیر و فراوان یان نیمانە یان هەمان بێ زۆر کەمە بەو شێوەیە کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە. ڕەنگە هێشتا ئێستا بۆ کۆمەڵێک لە بینەرانمان پرسیار بێت کە ئەڵێن سیستەمی بانقی مەبەستمان لە سیستەمی بانقی چییە؟ بەڵێ هیوادارم سەرکەوتوو بن دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەکە. ڕاستیەکەی خۆی زۆری سیستمەکانی وڵاتەمە کێشەی تایە. ینی نەکرد سیستمی بانکی با بڵین کێشەی تایە. سیستمی بانکی ئەوەیە بەڕاستی بانک ئەبێ وا سیستماتیزە بکرێ ڕۆڵی کاریگەر ببینێ لە وڵاتە. بانک کۆڵەکەی بڕبڕی پشتی ئابوووریە بەڕاستی لە دنیای دەرەوە دەبێت لێرە ژوا بێ، بەڵام لێرە بەداخەوە ئەو سیستمی کە جەناب باسی کرد کە نیمانە ئەوەیە کە بانک لای ئێمە ڕۆڵی سنووقێکە بینێ کە تەنها موچەی تێکەیت و موچە دەربێن و پاری تێک وەک سندوقێکانی. ینی بەڵام وردە خەریکە هەندێک بانقەیە بانقە تیجارەکان بە تایبەتی یان بانقە ئەهلیەکان وردە بەرەو پێش کەوتن ئەڕۆن ئێستا دەستیان کردو بردۆر دەبەچی بە دەرێنانی کارتی وەکو چۆن لە ویزە کارت و ماستەر کارت و ئەمانان لێ کاردیان دەرکردو کە تۆتوانی مامەڵە دارایەکانی پێ بکەیت لە دەروی وڵات. بەڵام بەڕاستی زۆر کەمە زۆر کەمە. یعنی بانک ڕۆڵی خۆی نابینێن لە وڵات. بانک ناتوانێت لە وڵاتی ئێمە بەشداری ئاڵوگۆڕی بازرگانی بکە، بەشداری ئەو سوڕە ئابووریە بکە کە هەیە لە وڵاتە. لەبەر ئەوەی کاڵین بە سیستمی بانکی نییە. کەواتە مامۆستا پەیوەند ئەو سوڕە بازرگانی کە جەناب تەفەرمووی دەکرێت بانک بەشداری تیا بکە ئەوە چۆنە یاخود لە وڵاتانی دەرەوە ئەم پرۆسە ئابووریە چۆن بەڕێوەچێ؟ خۆی لە ڕاستیە لە وڵاتانی دەرەوە ینی هەر جۆرە مامەڵەیەک ئەەکەیت بانک ئاگادارە، ینی بانک لە ڕێی بانکەوەیە تۆ کارتێکە پێ بە کارت مامەڵاکی نەک بە کاش، چونکە بەڕاستی باوی مامەڵەکردن بە کاش نەماوە تەنها لێرە هەیە وشتە. هەر بڕۆ وڵاتانی دراوسێمان ئەوە ئێران بڕۆ بەقاڵی لەسەر عەربانەکەی جیهازی کوێ بە کارت ئیشەکات بەڕاستی بە کارتە نەک بە کاش. خۆیان خۆش بە باڵین ئەوەش ڕوونە تاوان مامەڵەکردن بە کارت و چەند ئاسانکاریە بۆ خەڵک. ئەو کارتە وابەستێ بە بانکێکەوە هەر مامەڵێگەکەی لە ڕێگەی بانکەکەەوە پارە ئەچێتە سەری پارێتە دەرەوە ئەلکترۆنیەن ئەماکری. ئەنجا بەڕاستی چۆنی ئەم بابەتە بەشداریەکە لە سوڕە ئابوووریەکەی وڵاتە لە خولەهات و جوڵە بازرگانەکەی وڵاتە. طبعاً بانک ئەبێت دەستی هەبێت لە ئیستثماراتی گەورەیە، بانک بێت دەستی بێت لە بیناکردنەوەی وڵاتە. ئەم لەم ڕێگایە بانگێتە حکوومەکە بەسەر دیوە ئابوووریەکەی وڵاتە بەسەر بوارە ئابوووریەک و بوارە بازرگانەکە. بانک ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەوە. مامۆستا پەیوەند هێوریەکی سیاسی وەروە ئەمنی و ئارامی باش یەکێک نیە لەو زەمینانەی ئەبێ هەبێ بۆی تۆ بتوانین سیستەمی بانقی هەبێ بۆی خەڵک متمانە بۆ بکە پارەی لە بانق هەبێ متمانە بۆ کاغەزەیەک بۆ کارتە بکە لە گیرفانیەتی لای ئەمە ئەوە بە سەفتەی نەکەین سیقەمان بە قەزیەکەنی هێشتا. ڕاستە خۆی شتێک هەیە پامان پێوتێ ئورفەتگرتنە بەمە حەزەکەین دایمە کاشمان پێبێ. یعنی ڕانەهێنراوین لەسەرەوەی مامەڵەیەکی تر بکەین بە غەیری کاش. یعنی بەڕێزان حەزەکەم لە بەرنامەکەیەوە پێتەم پارە پیرۆز نییە. هیچ پیرۆزیەکی تیانێ پارە تەنها بابەتێکە عەرەبیڵە وەسیط للتەبادل واتە تەنها هۆکارێکە بۆ مامەڵەکردن. خۆ پێشتر پارە نەبووە، ینی فترەی مقایزە شەمەک بە شەمەک بووە. کیلۆیەک بۆ نمونە گەنم دانراوە بە کیلۆیەک ئەوە ناخود بە حتا بەو پێوەرانی کە هەبووی تر. ئەمە بابەتەکە لێرە بەس پارە هاوچی کرد ئاسانکاری کرد بۆ ئەو ئێمە مامەڵە دارایەکانمان ڕۆژانە چی بێن ئاسانکاری بێن قیمەیەکی شیرایی لە ناو پارەیە کۆ کراوەتەوە پارەی ئەوە ناکە بەرامبەر بۆ ئەوە نەچیرۆ بۆ نمونە گەنم فەڕەزنەوەی دابنێ. ئەمەیە بابەتەکە ئەتوانی شتێکی تر بەکاربێنین لە بری پارە. خۆی پارە پیرۆز نییە، بەزیم ڕۆ زۆر پیرۆز کراوە هەڵیەگرن لە شوێنەکانە ئیتر کۆیەکەنەوە بەڕاستی. لە وڵاتی ئێمەیە مامۆستا زیاتر بانک بۆ لەوانەیە ئیستیفادەی لەکرا بخۆشە لە سەرتا قسەکان تا ئاماژت پێکرد حکوومەت موچە لە ڕێگەی بانقەکانەوە دابشەکە ئەوشی کە موچەخۆرە لە ڕێگەی بانقەکانەوە هەندێک جار موچە وەرەگرێ یاخود بە ڕێگەی فەرمانگەکەی خۆیەوە. بەڵام هەندێک کەسی شەن لە کۆمەڵگەیە ئێستا قەرز لە بانک وەرەگرن. ئەم پرۆسەیە چۆن ڕوئەدایە هەر کەسێک بیاوێ یاخود پێویستی پێ بێ ئەتوانێت قەرز لە بانک وەرگریان ئەو بانقانە کامان کە قەرز ئەدەن بە خەڵکی. هەندێک بانکەیە پێم وابێەوە حکوومەتی فیدراڵی عێراقی ئەیکامستا ئێستا ئەو قەرزانە ئەدەن و سیستمی پێدانی قەرزەکە بەڕاستی ئالیاتەکەی نازانم چۆنە بەڵام خۆشتان نەزان هیچ قەرزێ نادرێت بەبێ ئەوەی کە تۆ لەولاوە هینێکە لێوەرنەگیرە کەفیلێک با بڵێن
ئەوە قسەیتیانی ئەم بابەتە ئەدرێ بۆ قەرزی بچووکە بۆ مەسایلی خانوبەرەیە بۆ شتی ترە ئەڵێن ئەمە هەیە بەڕاستی بەڵام بەداخۆ لای ئێمە نییە لە هەرمی کوردستان جارێ ئەم پرۆسەیە وەستاوە نییە ئەنجا بەڕاستی لە پرسیارێکی ئەم کاکشوانەوە با دەست پێ بکەم کە باسی مەسلەی متمانە لە دەستکرد متمانە نەمان بە بانقەکان ئێستا بەڕاستی شتێکی گەورەیە لە دنیای ئێمەیە کە بیری لە یەکەینەوە بۆتە فۆبیایە کە ئیتر ناتوانین بچین ناو دنیای بانکیەوە لەبەرەوەی بەڕاستی خەڵک ناتوانێت پارەکانی لە بانکدا بنێن ئەوەی کە باسێک کردوتە وەزعی سیاسی بڵێ وەزعی سیاسی یەکێک لە هۆکارەکان ئیستیقرارەتی ئابووری هاوسەنجی ئابووری یەکێک لە هۆکارەکان هاوسەنجی ئیداری یەکێکترە لە هۆکارەکان و خەڵک کە متمانی نامی خەڵکە ترسێ ینی ئەترسێ پارێکی بخاتە ناو بانقێکە و بەیانی بچێ بڵێت کاکە پارێک و دیار نەما ئەمە ینی ئەمە پێشتر ئەمانە ڕوویداوە بۆیە خەڵک ئێستا ناتوانێت پارەکانی لە بانقدا بنێ و بانق بێمە متمانە بگەڕێنەوە بەڕاستی بۆ بانق چونکە کاتێک کاتین متمانەمان گەڕانەوە بە تەنیا متمانە هەرەوە نییە بتین لۆ بترسین کە پارەکانمان دابنینەوە نەخێر متمانە کاتێک بانق دروستێکە ئەم بانقە فعال بێ ئەم بانقە چالاک بێ فەرزن ئێستا من پارەیەک مەگەر پێ بچم لەکوێ لە بانق دابنێم بۆ سەبەب چی ینی چی ئیسفادەیەکەکەم بۆ نەوە پارەکە بابەتەکە مەگەر هەندێک بڕە فائیدەیەکێتە سەری با بڵێ و هەندە بانقی ئیسلامیشمانێ کار بە جۆرێکی تر و فائیدەیە وەرەگرنەوە جینە هەر فائیدەیە بتێ نەتوێ هەر فائیدەیە بابەتێکە ئەمە یعنی ئێمە ناچینەوە ئەم قوڵاییەوە بەڵام مەسلەی متمانە پیاکردن ترست سیقە زۆر زۆر مهمە بتوانین ئێمە بانق چۆن سیقە پیاکە ئەم پرسیارە گەورەکەی بەڕاستی کەواتە چۆن سیقە پیاکە بانق کاتێک سیقە پیاکە کە من پارەکەم دانا بزانم ئەم پارەی لە بانقا چی پێواکرێت کوا ئەو پرۆژە ئیسیسمارێک گەورانی کە بانق بەشداری تیا کردو من پێم باشە بڕۆم بەشداری پرۆژەیەکی وەبەرهێنان بکەم لە ڕێگەی بانقێکەوە بیکەم باشترە نەک لە ڕێگەی سەرمایه‌دارێکەوە کە من نەزانم چۆنە میشاکات بۆ لەبری بانق ڕاوێژکاری بواری داراییان هەیە بانق خەڵکی تایبەتیان هەیە بۆ میشە مستەسمیری باشی لێ کۆ بێتەوە بانق و بەرهێنی باش دەتوانێت لە ناو بانقەکانە سەرپەرشتی کاری بانقی بکەن بەڕ ئەمانە گرنگە لێرەوە بانق وردە متمانە پیاکات بانق ئەبێ بڕواتە ناو دنیا فراوانەکەی ئابووری وڵات بانق ئەبێ بچێتە ناو ئاڵوگۆڕی بازرگانیەوە لە وڵات لەمەوە وردە ئەنجاو پارێشی دانا بەڕاستی بە متمانەوە یعنی ڕقم حسابێکە و دیار بێت چۆن ئیشی لەسەرکرێت چۆن پاریەتە سەر چۆن پاری لێ ئەڕات زۆر باش ماوەستا پەیوەند زۆر جار باس لە سیستەمی بانقیە کرێ لە وڵاتە زۆر پێشکەوتوەکان هەمیشە ترسیەوەیان لە کاتی من زۆر لە ئابووری شارەزانی هەڵاوسانێکی زۆر یاخود بە پێچوانەوە داڕمانێکی زۆر ئەو وڵاتانەی کە سیستەمی باقییانە لەبەرەوەی پارەی کاشیان کەمە زووتر تووشی کێشایە بن وەڵامە وڵاتانەیەک و خۆمان مرتاحین هیچ سیستەمێکمانێ دنیا کاول بێرەوەکو خۆمان ئیشەکە ڕۆ کێشەمانی کەواتەمە سوود و قازانجەکانی ئەگەر بەراورد بکەین کاتێک ئەگەر ئاوا بڕوا بە وڵاتی ئەمە گونجاوترە یاخود بە پێچوانەوە گەر بانقەکە بێ ڕەنگە زۆشتی باشتر بکەین ڕاستەکەی طبعا هەتاکو تۆ بچیت ناو دنیای بازرگانی قوڵەوە هەتا ڕسمالی گەورەتر بەکاربێنی ڕیسکیش زیاتر بێ مەترسیش زیاد دەکات بەس تۆ لە ماڵەوە دانیشە مەترسی کەمترە طبعا ئێمەش ئەومان پێ باشەڵین با هیچ نەکەین ئەو بەبێ مەترسیە و قیچیەکە باوا بێ بڕوا ئیشەکە ئەمە نییە وڵات پێش ناکەوێت یعنی تۆ بێ بۆ هەموو بوارە بانکێکدا بنی سیستمی خوێندن بانقی بۆ دانێ وەرە قەرز بە خوێنکار کە خوێنکارەکە خوێندنەکەی تەواو کرد قەرزەکەی باتەوە ئەو کێشەی نامێنێ بەسکەی قەرزەکەاتەوە کاتێک لەسەر ئیشێک دامەزرا یا ئیشێکی گرتە دەست لە وڵاتانی دنیا ئەوە بۆ هەموو بوارێک قەرزیاندان بۆ بارێک بانکیان داناوە بانکی زراعیمانەیە کشت و کاڵی بانقی پیشەسازیمان هەیە قەرز ئايات بڕێ پاری باشە بەوە برهێنێکی بکاری کاری پیشەسازی بکە خۆی نایداتێ بانزین یەکسەر نایەتی ئەچێم چیەکەن طبعا ئەمە بە کۆمەڵک پێوەرە ئەڕوا هەتا ئەم کە ساگاتە ئەوەی پمپارێ وەرەگرێ بۆ ئەم پیشەسازیکردنە ئایا بزانین کە پارەکە چۆنە بوارە پیشەسازێکەوە پاری بانقەکە ناخورێ هەمووی خەڵکی لۆکۆڵەریان هەیە مستەشاریان هەیە هەمووی تەدقیق کرێم ئیشانە خۆ بەگاڵتە ناکرێ بەڵام هۆکارێکی سەرکی بۆ بەرەو پێشچوونی وڵات چۆن سێکتەرەکان بۆ لای ئێمە وەستاوە ئێستا فەرموو من نتوان ئەمێ بڕ دەستکەم بە کارێکی وەبەرهێنان خۆمەتەوە ئەمە پیشەسازی بکەم بچم لەکوێ قەرزێک وەرگرم ئیشەکە بکەم فکرەیەکم پێ شتێکی جوانم پێ چی بکەین یعنی ئەخ نابێ هەر بوەستین بڵین وەڵای تر لەبەری وڵاتان تووشی هەڵاوسانە بن یا تووشی داڕمان ئەبن کوا بەم شکڵە نییە بەم شێوە سەریعە نیە بەڵام ئەبینین لێرە و لەوێ لە وڵات دەڵێن بانکێک ئیعلانی ئیفلاسی خۆی کرد ئەوەش وڵات خۆی لە پشتێوەیەتی
بانکی مرکزی لە پشت ئەمانەوەیە هەموو بانقێک کە دا ئەمەزرێ بەشێک لە پارەکەی وەکو مەوجودات لە بانکی مرکزی هەڵەگیرێ بۆچییە بۆ ئەوەی کە ئەم بانکە تووشی شکستا و ئەم پاری بدرێتەوە بۆی خێرا شکستەکەی پێچارە سەرکە ئیفلاس نەکە ئەوانە هەمووی بە قانون ڕێکخراوە بەم شێوەیە خطورەت نییە ینی بەم مەترسیە گەوری لەسەر نییە کە ئێمە واسەیریەکەین وڵا بۆیە کاری بانقی ناکەین وەک سنووقێک بەس موچەی پێین موچە بە و موچە لێ دەربێنە لەبەرەوە کاری بانکی بێرەوە بێ شتی وان نییە کاری بانکی ئەمە نییە بەڕاستی زۆر لەوە گەورەترە وەکو وتم بەشداری و بەرهێنانە گەورەکانەکە لە وڵات زۆر باشە مامۆستا پەیوەند لەوانەیە ئێستا کەسێک سێری ئێمە بکە بڕێک پارەی هەبێ لە ماڵەوە داینا بە ئیدخاری کردبێ پاشەکەوتی کردبێ بێوێن پارەیە بخاتە ناو بانقێکەوە ئەگەر لەوانەیە زۆرێک لە مەترسی کە هاوڵاتی حسابی بۆ کات و خوێنەوەی بۆ کات و لێ ترسێوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بانقی ئیفلاس بکات و پارەکەی نەمێنێ لە حاڵتێکە ئەگەر بانقێک تووشی ئیفلاسکردن بێ یاخود تووشی مایە پوچبوون بێ ئەو هاوڵاتیە کە پارەی لەوێ داناوە چۆن مافەکەی پارێزراوە بێ ئەگەر بانکەکە حکومی بێ حکومت خۆی مە قەرەبووە کاتەوە بەڕاستی بەس لە بانقە ئەهلیەکان ناتاکو ئێستا قەرەبوویەک بۆ منیە لای ئێمە هیچ قەرەبوویەک نییە بانقە بوو لێرە بانقە بوو فلاسی کرد و ڕۆشت و پارێکی زۆری خەڵکیش تیاچوو زۆر باشە مامۆستا پەیوەند لە فەراغی نەبوونی بانقی نیشتیمانی و باقی ناوەندی چەندێک ڕێگا خۆشە بێ بۆ بانقە ئەهلیەکان و سوء ئیستیفادە لەو قەزیە بکەن ئەوەی کە من سیان وێنای بانق ناشرین بکەن ئەو نمونانی کە باست کرد هەمانە پارێک کۆکورۆتۆ ڕۆشتوی تر وێنایەکی ناشرین لای من هەیە لە بانق ئەترسم وەڵێ مەسەرگەوە نییە بەدەست باڵین پارە کۆکرا بێتەوە ڕۆشتی لە مامەڵە داراییەکەیە لەوانەیە تر لە ڕێگای خەڵکی شارەزایان لەگەڵا نەبووە مستەشاری باشیان لەگەڵا نەبووە ئیدارێکی مالی باشی بانکەکە نەکراوە بۆیە ئەوە بۆ جینا ئەوە نییە بڵێ بەدەستکرابێ بە ئەوە شتەکە بەهین نەبێت لێرە ینی تر دیارە لە هەموو ئیشێکشە هەڵی دارایی هەیە بەڕاستی تۆ هەنەمەسەوەیە کە بانقی نیشتیمانی نەبوو کە حکوومەت گرنگی بە بانقانە من ناچارم بابەتی ئەهلیەوە بابەتێکی ترە بانقی ئەهلیشمانی بەهێزە وایە ناڵێم ئەخر فراغ ڕەنگە بەڵام قازان زوو فکرێکی ئیداری باشی بانکی لە پشتەوە بێ ئەم بانک بۆی ناکەوێت ئەمە مهمەوە لەگەڵ ئەوەی کە مەوجوداتێکی زۆر باشی هەبێ لەبارە ڕسمالێکی باش سەرمایەکی باشی بەدەستەوە بێ بتوانانی بە باشی مامەڵە دارایەکانی خۆی ڕێکخا بۆچی فلازەکە ئەمە بە خەڵکی شارەزا ئەکرێت خەڵکی شارەزامان زۆرە بۆ بەگەڕی ناخن لەو شتانەیە ئەمە بابەتێکە بابەتێک تر ئەوەیە مەسەلەی بوون و نەبوونی بانکی مرکزیە بانکی ناوەندی ئەوەی کە جەنابەت سەردێککەوتە بانکی نیشتیمانی نازم کامیان بڵێن من ناوەندەکەم پێ ناوەندەکە جوانتر بانکی مرکزیمان ئەگەر باڵین لە فراغی نەبوونی ئەمەیە بانکی ترێتەکایەوە خۆ یعنی بەڕاستی خەڵک ناوەستێ ئینسانیش فکری هەیە ئەوێ بێ ئیش و کاری خۆی بکە ئەمە بابەتێکە جێگەی هەر بانکێک بە سیستمێکی باش بێت تەکایەوە ینی من ناوی نانم سوء الاستیفادە بەڕاستی نەماوەستا زای مەوەستم چۆنە ئێستا گە لە هەرێمی کوردستان بانکی ناوەندی هەبێ حکوومەت ڕاستەخۆس پشتگیری پشتیوانی بکە لەگەڵەوەشا چەند بانقێکی ترەبێ من اختیارم لە بەڵێسای هەڵبژار نەکەم بەڵام ئێستا هیچ کامیانیە یەک بانقەیە بە ئارزوی خۆی مەرجدانێ میش ناچارم مەجبورم لە وەرگرتنی زیادەوە لێمەوە لە کەمێکم داتی و زۆرترم لێ وەرگێتەوە ینی تۆزێک ها وێناکە ئەشێوێت لە ڕاستی بانکی مرکزی ئیشەکەی چییە پشتی بانکە بچووەکانی ترەگرێت ئەوەیە وەکو پاڵپشتێکی گەورە لە پشتیانەوە بێت کە پێوتی ئومل بن و باڵین دایکی بانکەکانی ترە لە پاڵوەک پاڵپشتێکی گەورە لە پشت بانکەکانی ترەوە ئەوەستێ ئاگەی لیانە و یاسا و ڕێسای وڵاتیدا وڵات لە ڕووی داراییەوە لە ڕێگەی بانکە بچووکەکانەوە تەطبیقەکرێت لە ڕێگەی بانکە حکوومیەکانەوە تەطبیقەکرێت ئەم یاسا و ڕێسانە لە بانکی مرکزیەوە دابەزێ ئێستا عێراق وایە گۆڕینی بۆ نمونە بەرزکردنەوەی بەهای دۆلار لە بەرامبەر بەهای دینارە بانکی مرکزیەوە بڕیاری بانکی مرکزیە ئەو ئیرشادەکە بۆ حکوومەت کە پێویستە ئەمە بکەین بە هاوکاری لەگەڵ وەزارەتی مالیە ینی مامۆستا ئەمەوە پرسم هەندێک بانقەیە نیشتیمانیە و پۆمسا مەژەی پێی باخشمان هەیە نێودەوڵەتی و لقی هەیە لە وڵاتانی ترە هاوڵاتی ئەگەر بێوێ پارەکەی خۆی لە ڕێگەیان بانقانەوە مامەڵە پێ بکات کامیان سەرکەوتووترە کامیان باشترە و بانقانی نێودەوڵەتی و فەرعیان هەیە لە وڵاتانی تران بانقە نیشتیمانیەکان کە لە وڵاتای ئیشەکە هەر بانکێک بەڕای من تەمەن بانکە نێودەوڵەتیەکان ئەوانە بانکی چاکن ئەوەی کە بۆ نمونە مادام لقی چۆتە دەرەوەی وڵات سیقەی زیاتر پێ هەتاکو لقی زیاتری هەبێ بانک سیقە زیاتر پیاکە لای خەڵکو لای وڵاتی ئەمە قسەیتیانە و بەڵام هەر بۆ مەسلەی ئەوەی کە مامەڵە لە کەڵکان بانکانیا بکە ئەوە مەرج نییە
ئەم بانکی کە دامەزراوە بۆ چ مەهامێ دامەزراوە ئەوە مهمە زیاتر چ ئیشێکە کات یعنی لە چ بوارێکی بۆ بەرهێنانە کارەکەت ئایا ئەو سێکتەرانی کاری تیا کردووە تا چەند فراوانە لە وڵات تا چەند چۆتە دەرەوەی وڵات ئیش و کارەکانی وەکو مەسلەی وەبەرهێنان ئەمە مهمە ئەبێ خوێندنەوەیەکی فراوانمان هەبێ تا چەند ئەم بانکە ڕەسمالەکەی گەورەیە ئەم بانکە چی لە پشتەوەی وەکو فکر وەکو عقڵێتی بەڕێوەبردننی بانک ئەمانە مهمە بە هاوڵاتی پێویستە ئەم شتانە وەربگرێ بە هەند وەری بگرێ بۆ ئەوەی کە بزانێ پارەکەی لە چ بانکێکە دانێ ئیسیسماری پارەکەی لە چ بانکێکەکە بەڕاستی مامۆستا پەیوەندیانی دامەزرانی سیستەمی بانقی ئەوەندە قورسە زانستێکی ئەوەنە پێچاوپێچە ئێمە هێشتا یان پسپۆڕەکانی ئێمە مامۆستاکانی ئەمە ڕاوێژکارەکانی ئەمە دریکیان پێ نەکردبێ یاخود ئەوە دامەزراوەی ڕسمی وڵاتە نایەوێت یعنی ئێستا ئێمە بمانەوێت سیستەمی بانقیە بین بەڕێزت موچەخۆری موچەکە دەچێتە سەر کارتەکەت هەیە چیتە دوکانێک هەر شۆپێ هەر شوێنێکی تر سیستەمەکە وادانێت تۆ بتوانانی ئیسادی لێ بکەیت بە کارتەکەت پێوێت جیازێک نەوێت بخوێنێتەوە حسابێت لینکێکی لەگەڵ بانقەکە هەبێ ئەمە قورسە دانانی ئەماکرێ نا هیچ شتێک قورس نییە بەڵام ئیشەوێت بەڕای تۆ وەکو پسپۆڕێکی وارە بۆ نایکەن ینی بۆ ئیشەکەی وەڵی ئەم بۆ نایکەن بابەتەکە خۆی زۆر پشتە بەڕاستی تۆمانە بێت تۆ پێش وشە سیستمێکی ئەلکترۆنی بۆ دابنیت ئەمە بە ئەلکترۆن ئەکرێ ئەبێ بێ هەموو فرۆشیارێک ناچارکی کە ئەو جیهازەی هەبێت و بانک ئەو کارتی هەبێت بین بەکاربێنێ ئەمە ئەکرێ ناڵین ناکرێ بەڵام قورسە کاری ئەوێ بەڕاستی بە پێش مشتیمە بین لە پێشە سیستمی بانکەکە چاکەین ببین سیستمی بانکەکان ڕێکخینەوە بانکەکان بکەین بە ئەلکترۆنی ئەنجە لە دوای ئەوە بین باسی ئەوە بکەین اینجا چۆن ئەم ئەلکترۆنیک و شەبەکێک بیبەستینەوە بە هەموو وڵات ببەستینەوە بە یەک سێنتەرە و یەکشتەوە کە بتوانین مامەڵی لەگەڵا بکەین ئەمە ئەتوانین بانکەکانی دنیاش خۆ هەروان هەموو بانکێک شەبەکەیکی نێتۆرکی مهمی خۆی هەیە و یاخود وڵات شەبەکەیەکدا ئەنێ بۆم ئیشە بانکەکە چێتە ناوی ئەمە بابەتەکە ئەکرێ هیچ شتێک نییە بڵێ ناکرێن زۆر ئاسایە بکرێت لە ئیمڕۆ چیمان زۆرە پرۆگرامەری باشمان هەیە خەڵکی بەتوانامانێ لەو بوارە بتوانین شەبەکەیکی نێتۆرکین دابنین بەڵام بەڕاستی ئیتر کە ناکرێ ئەم بابەتێکە لە لای برادرانی حکوومەتە نازانین ئەوان بۆچی ئەمە ناکە هۆکارەکەی چی ئایا بێ قورسی ئەمە چی بێ منیژە و پرسیارە لەوانەکەی هەر لەو قسەی بەڕستەوە مامۆستا یەکێک لەو مەترسیانی کە لەوانەیە خەڵک بخوێنیتەوە هەم بانکەکانیش خۆیان بخوێنەوە هێرشی هاکەرانە بۆ سەر و حساب بانقیانی کە هەم بانکەکە هەم هاوڵاتیانیش ئیشی لەبارەوە ئەکەن ئەمە ئەبێ لەژێر چاودێری کێیە بێ ئایا حکوومەت پەیوەندیدارە بە چاودێریکردنی لایەن ئەلکترۆنیەکان ئیش و کاروبارەکانی بانقەوە یان خودی بانک خۆی طبعا ما خۆی طبعا خۆتان باشە بەجێ هەیەکی تەشریعی و تەنفیزیکە هەیە بەڕاستی ئەبێ ئیش لەسەرمە بکا بێ قانونمان هەبێ بۆەوە وەزم هەشمانە قانونی هاکردنی ئەلکترۆنیۆمان ناتوانین بەپی ئەو یاسایە تۆ مامەڵە لەگەڵ ئەوە بکەیە ئیشی پاراستنەکەی ئیشی ئەو لایەنەیە کێ سەرپەرشتێ ماکەدایەنێ حکومەت خۆی کا بە بیپارێزێ بەڵام بەین بۆ ترسمان لە هاکردن هەبێ ئەگەر ئێمە سیستمێکی بە قوتمان نەبێ سە وڵاتان هەمی هەروان وڵاتانیش هاکەکرێ ڕقم حسابی ئەمە چێ بۆ ڕقم داخل ڕقم حسابی خەڵکی ترە بن ینی ئەوە هەر ئەکرێت تێو نەتەوێ هەر ئەبێ بتەوێ ئیشکەی دزیانە لای خۆمان ناشوانە سەر ماڵم لێرە شەرەکرێ لێرەش بردننی پارە هەیە بە تا بەشێت تەقلیدێکی لێرە و لەوێ ئەبیستنەڵەن ئەوە فڵان کەس ئەوەنی لێبرە ئەمە هەیە بەڵام ناکرێت ئێمە لەو مەترسیانە وامان لێ بکە پێش نەکەوین وڵات پێش نەخین ئیتر ئەبێ بەر ئەزین چۆن چۆنەمە سەردەمێکە پێێتە سەردەمی دوگمە تەکنۆلۆژیا بەڕاستی ئەم سەردەمی معلوماتیشی پێ ئەوترێ ناکرێت ئێمە ڕابوەستین لەبەرەوەی ئەترسین هاگ نەکرین بین سیستمی بانقی نەکەین با ئەلکترۆن ئەمە بیرکردنەوەیشی ناڕەوایە سەبارەت بە بەرەو پێشچوونی وڵات بەڕاستی پێویستە بیکەین و ئەمە ئەکرێ بەڵام ئەبێ پێشە مشتێک بەڕاستی ئێمە بانکێکی ناوەندی بە قۆتمان هەبێ بۆ ئەمە ئەبێ بانکەکانی خۆمان هەر هەمووی سیستمەکانیان بگۆڕن سیستمەکانیان بکەن بە ئەلکترۆنی لەو سیستمە تەقلیدی کە ئێستا هەیە لاچن هەتا کوێستا هەر بەدەستە ئیش و کار هەر بە قەڵەم و کاغەزە بەڕاستی ئەوەی کە من سەردانی بانکەکانەکەم کە تەلەبیان بۆ بین کە دەوراتیان بۆ بکەینەوە لەوێ ئەبینین هەم شتەکان بەڕاستی نەچۆتە ئەو قاڵ بە ئەلکترۆنیەوە کێمە دڵمان پێی خۆش بێ بڵین حکوومەتێکی ئەلکترۆنی لەسەر دروستکی هەموو بانکەکان بە یەکۆ بەستینەوە کێشەکە هەر بانکەکانیش نییە هەنی پێویستە هەموو حکوومەتەکە بکەین بە ئەلکترۆنی هەموو وەزارەتەکان لە بینیەکە هەر وەزارەتێک لە بینی بەڕێبەرایەتەکانی خۆی بەڕێبەرە گشتیەکان و بەڕێبەرایەتەکان و لەقەکان ئەبێ ئەلکترۆنی بێ
ئەم ئەلکترۆنیەتەن ئێستا هەیە ئیمێڵاتە بە ئێمێڵ ئیشەڵ ئەڕاتەمە بەڵام ئەمەە ئەبێ لەمە گەورەتر بێ سیستم ئەلکترۆنیک کە چیتە دائیرەیەک و یا چیت لە دەرگای دەرەوە ئەلکترۆن بێت تا چیتەنەوە بانکیشە بێ وا بێت بێ خۆی بکا بە ئەلکترۆنی ئەنزیمەکەواتە سیستمەکە هەمووی بکرێ بە ئەلکترۆنی دوایی بەستنەوەی زۆر ئاسانە بێت لەناو شەبکەیەکی نێتوەرکینە ئەمە ئەوە تەوان ئیشی پرۆگرام سازەکانە بە حکمی تۆ خۆم تۆزە شارەزامەیە لە بواری ئەم پرۆگرامین و ئەوە بۆیە ئەزانم کە ئیشەکە چۆن نەکرێت قورس نییە بەم شکڵە بەڵام ئیشی ئەوێت ینی ئاسانیش نییە ئەگەر کاری بۆ بکەی ئەکرێ وا توانین ئەمیشە بکەین ئێمە سپاس دەکەین مامۆستا خوشحاڵ بین لەگەڵمانە و سپاس بە زانیاریەکانم زۆر سپاس بە بەڕێز مامۆستا پەیوەند مەحموود مامۆستای زانکۆ و پسپۆری کارگەڕی کارم تەوەرە لەگەڵمان بوو